مێژووی دروستبوونی شاری هەولێر لە کەم حەیران و بەستە و مەقامدا هەیە نەوترێت حەیران وەرە بچینەوە پیرە شاری هەولێرێ. ئەم دەربڕینە ڕاستیەکی مێژووی هەیە کە هەولێر کۆنترین شوێنی نیشتەجێبوونی مرۆڤە تا ئەمڕۆ ژیانی تیادا بەردەوام مانجی بوارە گەلە خەمرە گەلە جوانە گەلە کرەنجینە دەرێم هەولێرە ولێرە وەلا لە سەری قەراتە لە بنی باژێرە. مێژووی دروستبوونی شاری هەولێر لەبەر کۆنیەکەی ڕاجیایەکی زۆری لەسرە. هەندێک دەڵێن دەگەڕێتەوە بۆ نزیکەی 900 ساڵ بەر لە زاین و هەندێکی تر دەڵێن دەگەڕێتەوە بۆ 600 ساڵ بەر لە زاین. یەکەم جار ناوی هەولێر لە دەقیەکی مێخیەکاندا هاتووە لە سەردەمی پاشا ئیریریۆ پیزر بە ناوی ئۆربیلیۆم. ئەم ناوە کە ساڵی 2300 بەر لە زاین هاتووە جارێکی دیکە سەرەتای دروستبوونەکەی بە کۆنتر و نادیاتر دەهێڵێتەوە. گەر ئەشکەوتی شانە دەروەر بگرین بە نمونە ناڕاست نییە بڵین کە لە سەرەتای ژیانکردنی مرۆڤەوە ئەو ناوچەیە شوێنی ژیان بووە. لە بەڵگەنامە سۆمەریەکاندا ناوی هەولێر بە ئۆربیل هاتووە. لە فەرهەنگی زمانی سۆمەریدا ئور بە مانای وڵات یان پەرزگادێت، بل ناوی خودای زەمینە. ناوەکە بەسەریەکەوە بە مانای خوداوەندی زەمین. ئەوەش ئاماژە بووە بەوەی هەولێر ناوەندێکی پیرۆز و گرنگی ئاینی بووە لای سۆمەریەکان و لە هەندێک سەرچاوەدا هاتووە پێی وتراوە شاری چوار خوداوەندەکە. هەولێر بە سەردەم و فەرمانڕەوایەتی سۆمەریەکان، ئاشوریەکان، ساسانیەکان، هاخامانشینەکان، مەغۆلەکان، سەفەویەکان و عوسمانیەکاندا تێپەڕیوە. سەردەمی ئاشوریەکان هەولێر گەشەسەندنی بەخۆوە بینیوە چونکە وەک پایتەختی ئاینی ئاشوریەکان دانراوە. ساڵی 681 تا 705 پێشزاین سەنحاریب بووە بە پاشا بە دووری 20 کیلۆمەتر لە ڕووباری بەستۆرەوە ئاو بۆ قەڵای هەولێر ڕادەکێشێت و بە جۆگاکەی سەنحاریب ناسراوە چونکە تەواوی دانیشتوانی هەولێر لە قەڵا دانیشتەجێ بوون. لە کاتی هێرشی مەغۆلەکان بەسەرکردایەتی هۆلاکۆ قەڵاکە بەرەنگاری دەکات و هۆلاکۆ لە یەکەم هێرشدا بووی ناگیرێت، بۆیە بە هەولێر دەوترێت شاری هۆلاکۆ بەزێن. ساڵی 1990 زاینی دوای وەفاتی براکەی سوڵتان موزەفەرەدین کەوکەبەری دەسەڵات وەردەگرێت. شارەکە بەرەو پێشچوونی تەواوەتی بەخۆوە دەبینێت. بەهۆی ئاینداری سوڵتان موزەفەر بۆ پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خۆی لەسەر بێت ساڵانە یادی لە دایکبوونەکەی دەکاتە بۆنەیەکی گشتی و خەڵک لە تەواوی ناوچەکانەوە ڕوو دەکەنە شاری هەولێر. ئەم گرنگی دانەی سوڵتان موزەفەر بە شاری هەولێر وای کرد بە شارەکە بوترێت شاری سوڵتان موزەفەر. کۆنترین شوێنی شارەکە قەڵای هەولێرە، ڕوبەرەکەی 110,000 مەترە و لە شێوەی بازنەدایە و لێوارەکانی بەرزن. قەڵای هەولێر لە 3 گەڕک پێک دێت. ئەو شێوە بازنەی قەڵاوای کردووە شارەکە لەسەر شێوەی قەڵا گەورە بێت و شێوەیەکی بازنەی وەربگرێت. بۆیە قەڵای هەولێر ناوەند و چەقی هەولێری دێرین بووە. شاری هەولێر بە دووری 350 کیلۆمەتر دەکەوێتە باکووری عێراق و پایتەختی هەرێمی کوردستانە. بەرزترین شوێنی شارەکە گەڕەکی قەڵایە، 414 مەتر لەسەر ئاستی دەریاوە و دەکەوێتە ناوەڕاستی گردێک و پێی دەوترێت دەشتی هەولێر. هەولێر لە ڕووی هەڵکەوتەوە لە باکوورەوە هاوسنوورە لەگەڵ وڵاتی تورکیا، لە ڕۆژهەڵاتیشەوە هاوسنووری دەوڵەتی ئێرانە. لە بەشی باکوور سنووری بە پارێزگای سلێمانی و کەرکووکەوەی و لە ڕۆژ ئاواش گرێدراوە بە پارێزگای مووسڵ. ئەو هەڵکەوتە جوگرافیایی هەولێر کە سنووری چەند وڵاتێک لە ڕێگەی وشکانیەوە بە یەکەوە گرێدراوە گرنگی ئەو ناوچەی زیاتر کردووە. کۆنترین و ناودارترین شوێنەکانی لە پاڵ قەڵادا منارەی چۆلی، قوتابخانەی موزەفەریە، بازارگەکانی قەیسەریە. هەولێر لە ئێستادا پایتەختی سیاسی هەرێمی باشووری کوردستانە، سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەتی هەرێمی تێدایە. بۆتە ناوەندێکی گرنگی سیاسی ئاینی و فەرهەنگی و چەندین پێکهاتەی لە کەمەنەتەوایەتی و ئاینیەکان تێدا دەژین. ژمارەی دانیشتوانی بەپێی ئاماری وەزارەتی پلاندانان تا ساڵی 2012 2,044,635 کەس بووە. ئاژانسی ناسا ساڵی 2019 شاری هەولێری وەک کۆنترین شاری جیهان ناساند. دوایین توێژینەوەکان باس لە گۆڕانی نەخشەی شاری هەولێر دەکەن لە شێوە بازنەیەکەیەوە بۆ شێوەیەکی درێژ.